لسورة فاتحة بيم بقى يعني إنسان قبيه بخواي قورة بقى بس سورة فاتحة بس بخوا بقى وخوات تيدقي بيدقي بويك خوايكي ربي عالمين هرچی لە کەونایە بەدەست خۆ نییە خۆشت دەوێت ئەڵێن فڵان کەس کوڕی فڵان کەسە لەبەر خاتی باوکی ڕێزی لێ دەگری هەموو مرۆڤەکانی سەرزەوی مەخلوقی خوان تۆ ڕێزیان لێ دەگری خوای گەورە هەر لە ئەرزدانە لە ئاسمانەکانیشدا ڕەبە پەروەردگارە ئەوەی دیار و نادیارە تۆ مادەم مەخلوقی خوایە وا لێدێ خۆشت دەوێت کەواتە لە ڕێی ڕەب العالەمینەوە بەخوا دەگەی پاشان لەناو هەموو سیفاتەکانیدا خوایەکی میهرەبان ڕەحمان و ڕەحیم بەردەوام دەزانی خوا چۆنە میهرەبانە بەردەوام ڕەحمەتی پێش غەزەبی کەوتووە لە سوورەتی فاتحادا فێر دەبی ئەم ژیانە هەر ئەم دوو سێ ڕۆژە نییە یەوم الدین هەیە ڕۆژی پاداشت هەیە ڕۆژی سزا هەیە لە سوورەتی فاتحادا بە پەروەردگارت دەگەی کە ئینسان دەبێت لەسەر ڕێبازی ئیسلامەتیەکەی بمێنێتەوە سیڕاتی مستەقیم نابێ هەر ڕۆژە لەسەر پەتێک یاری بکە ڕێبازێکی دوور و درێژی پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانە پاشان ڕێبازی فێڵبازان و گومڕایانیش دەبێ واز لێبێنی یعنی لە سوورەتی فاتحادا تۆ بە پەروەردگارت دەگەی بەس ئەمە بزانی لەو سەری قورئانیشا سوورەتی قل هو الله ئەحەد سوورەتی ئیخلاس لە خوا دەگەی کە پێی گەیشتی تێشی دەگەی هەر لەوێدا بە کورتی و بە پوختی خوای پەروەردگار تێی دەگەی خوایە کە تاک و تەنها و بێ شەریکە خوایە کە سەمەدە و هەموو شتێک احتیاجی بە ئەو احتیاجی بە کەس نییە خوایە کەسی لێ نەبووە پاشان لە کەسیش نەبووە خوایەکە کە هیچ شتێک وەکو وێنەی ئەو نییە چونکە مەخلوق نییە ئیتر ئەوە تۆ لە خوا گەیشتی سەیری ئیسلام چەند ئاسانی کردووە بە سوورەتی فاتحە بەخوا دەگەی بە سوورەتی قل هو الله ئەحەد لە خوا دەگەی ئەگەر ئەمەت هەبوو خواناز دەبی کە خواناز بووی پەرستنەکان ئاسان دەبن